قوتابیانی خۆشەویست پێتان گەیشتینەوە تاواکەری بابەتی پێشوو بابەتی پێشوو دوو تێبینی گرنگمان باس کرد ئەویش چ بوو لە کاتی گۆڕینی یەکەکان تێبینی یەکەم گوتمان لە کاتی لادانی پێشگر پێویستە کۆلکەی توانی وەک خۆی بنووسینەوە بەبێ گۆڕنی نیشانەی توانەکە باشە چەند پرسیاریشمان لەسەر حەل کرد و تێبینی دووەم گوتمان چی لە کاتی زیادکردنی پێشگر یعنی ئێستاوە گرامە بیکەنە کیلۆگرام کیلۆمان بۆ زیاد کردیا ئەوە مەترە کیلۆمان بۆ زیاد کردی کیلۆمەتر ئەوە چرکەیە ملیمان بۆ زیاد کردن ملی سێکاند ملی چرکە لەو حاڵەتەی چ دەکەین ئەمە بە پێی ئەو تێبینیە توانی کۆلکەی توانیەکە چ لە دەکەین نیشانەی توانەکە باشە نیشانەی توانی کۆلکەی توانیەکە پێچەوانە دەکەینەوە ئەوڕۆ چەند پرسیارشتر دەخوێنین کە ئەو پرسیارانە بە دوو هەنگاو شکار دەکرێن هەم لادانی پێشگری تێدایە هەم زیادکردنی پێشگری تێدایە باش دەڵێ ئەو پرسیارانەی کە بە دوو هەنگاو شکار دەکرێن بۆ نمونە کیلۆگرام پێشگری هەیە دەیگۆڕین بۆچی بۆ بڵێن سنتیگرام باشەوە گرامە هەڵەکرای لێرە تەماشاکە ئەلێرە ئەوە سنتی گرامە کیلۆگرام بگۆڕین بۆ سنتی گرام باشە ها سیرکە کیلۆیەکە پێشگرە لە بۆ گرامەکەی ئەو جارات دیسان سنتی بۆ زیاد دەکەین لە پێشی ئەو حاڵەتانە چۆن شکار دەکرێت بە دوو هەنگاو هەردوو تێبینیەکەش لەسەر جێبەجێ دەکەین باشە با بینوسینەوە سەرەتا تەماشا چەندمان هەیە 0.75 کیلۆگرام باشە چۆن دەیگۆڕین سیرکەن سەرەتا کیلۆگرام هەنگاوی یەکەم دەیگۆڕین بۆچی بۆ گرام یعنی هەنگاوی یەکەم لابردنی پێشگرەکەی لابردنی چ پێشگرێک پێشگری کیلۆ باشە دواتر گرامەکە دەگۆڕین بۆچی سنتی گرام باشە ئەو جارە ئایا پێشگر لا دەبین دیسان نەخێر لە هەنگاوی دووەم لە گرامەوە دەست پێ دەکەین بۆچێ بۆ سنتی گرام ئەو جارە چ دەکەین لە هەنگاوی دووەم پێشگری سنتی بۆ زیاد دەکەین یعنی تێبینی یەکەم لادانی پێشگرە کە باسمان کرد تێبینی یعنی هەردوو تێبینی لە یەک پرسیار جێبەجێ دەکرێت باشە با یەکەم هەنگاو حەلکەین سەرەتا کیلۆگرام دەگۆڕین بۆچی بۆ گرام گوتمان وەک خۆی دەنووسینەوە جاران لە ژێرە گوتمان لێرە چ بێ لە ژێرە بە هەمان شێوە دەنووسین چی کیلۆگرام باشە هەنگاوی یەکەم ئایا کیلۆگرام دەگۆڕین بۆچی بۆ گرام سەرەتا پێشگرەکە لا دەبین ئەوە گۆڕیمان بۆ گرام کیلۆگرام لەگەر کیلۆگرام ڕۆی گوتمان تێبینی یەکەم لە کاتی لادانی پێشگر نیشانەی کۆلکەتوانیەکە وەک خۆی دەنووسینەوە کیلۆمان چەند بوو دەتوان سێ کەواتە چی ڕوویدا ئەنجامەکە بۆ چەند سیرکە 0.75 جاران چەندە دەتوان سێ جاران دەتوان سێ گرام ئێستا هەنگاوی یەکەم تەواو بوو لە کیلۆگرامەوە هاتین بۆ چێ هاتین بۆ گرام هەنگاوی دووەم دین ئەو ژمارەیە هە لە گرامەوە دەست پێ دەکەین گرامەوە بۆ چێ بۆ سنتیگرام ئەو ژمارەیە بە یەکە وەک خۆی دەنووسینەوە لە خوارێ 0.75 جاران دەتوان سێ باشە دەڵێن جاران لە ژێر ئەوە چمان هەبوو لێرە گراممان هەبوو بیرمان نەچێ لە ژێرە ئێرە چ بێ هەمان یەکە دەنووسینەوە دەیگۆڕین بۆچی لە هەنگاوی دووەم سەیری ئێرە بکەن دەیگۆڕین بۆچی بۆ سنتی گرام باش گرام لەگەڵ گرام دەڕوا چمان بۆ زیاد کرد لێر لە هەنگاوی یەکەم لادانی پێشگر بوو لە هەنگاوی دووەم زیادکردنی پێشگرە کە سنتیمان بۆ زیاد کردیان هەمومان دەزانین کە سنتی دەتوان سالب دووە بەڵام ئەلێرە لەبەر ئەوی زیاد کراوە دەبێتە چی دەبێتە دەتوان موجب دوو کەواتە نەتیجەکەمان دەبێتە چی 0.75 جاران دەتوان موجب سێ لەگەڵ دەتوان موجب دوو دەبێتە چەند دەبێتە دەتوان موجب پێنج یەکەی پێوانەکەشی چیە سنتی گرام سیرکە 0.75 کیلۆگرام دەیگۆڕین بۆ سنتیگرام هەنگاوی یەکەم کیلۆگرام بۆ گرامە هەنگاوی دووەم لە گرامەوە دەست پێ دەکەین هەتا سنتیگرام باشە 0.75 کیلۆگرامەکەمان نووسیەوە جاران چ دەکەین گوتمان لە کارتێک لە ژێرە دەنووسینەوە ئێرە چی یەکەیەک بێ هەمان یەکە لە ژێر دەنووسینەوە لەسەرا دەیگۆڕین بۆچی هەنگاوی یەکەم بۆ گرام کیلۆیەکەمان لادایە کەواتە تێبینی یەکەممە لەسەر جێبەجێ کردیا کە قیمەتی کیلۆمان چەندە دەتوان موجب سەیە ئەمەش کە باسمان کرد گوتمان لە کاتی لادانی پێشگر کۆلکەی توانیەکە وەک خۆی دەنووسینەوە بەبێ گۆڕینی نیشانەکە ئەنجامەکەی بووە
ئەو پوینت هەفتا و پێنج جاران دەتوان موجب 3 گرام دواتر چمان کرد گوتمان ئەلێرە ئەو گرامە و خۆی دەنووسینەوە بۆ چکە لێرە لە گرامەوە دەست پێ دەکەین بۆ چێ بۆ سنتیگرام وەک خۆمان نووسیەوە ئەو یەکەیە چ بێ لە ژێرە هەمان یەکە لەسرە گۆڕیمان بۆچی بۆ سنتی گرام ئەلێرە ئەگەر دیقەت دەین چمان بۆ زیاد کردووە پێشگر زیاد کراوە باشە ئەگەر پێشگر زیاد کرێ گوتمان لە کاتی زیادکردنی پێشگر نیشانەی کۆلکەتوانیەکە پێچەوانە دەکەینەوە سنتیمان دەتوان سالب دووە لێرە دەبێتە چی دەبێتە دەتوان موجب دوو دەتوان موجب دوو لەگەڵ دەتوان موجب سێ دەبێتە دەتوان موجب پێنج تەماشا پرسیارە بکە هاوشەوی پرسیارەکەی تازە دەڵێتی بڕی دەتوان 5 سنتیگرام بگۆڕە بۆ مێگاگرام ئەو جارە تەماشاکەن یەکەم جار سنتیگراممان هەیە دەگۆڕین بۆ گرام هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم سنتیمەترمان هەیە بورن چمان هەیە سنتیمەترمان هەیە هەنگاوی یەکەم دەیگۆڕین بۆ مەتر و هەنگاوی دووەم دەیگۆڕین بۆ مێگا مەتر باشە هەنگاوی یەکەم لە سنتیمەترەوە دەچین بۆ مەتر و هەنگاوی دووەم لە مەترەوە دەست پێ دەکەین بۆ چێ بۆ مێگا مەتر هەر وەکو پرسیارەکەی ترە بەس لەوێ بارستاییمان بەکارهێنە لێرە یەکەی پیاوانی درێژیە بە قیمەتەکە خۆی بنووسینەوە دەتوان 5 سنتیمەتر جاران لە ژێرە گوتمان لێرە چ بێ هەمان یەکە هەنگاوی یەکەم دەچینە کوێ پێشگرمان لادایە کەواتە پێشگر لا بدرێ مەترەکە دەنووسینەوە سنتیمەتر لەگەڵ سنتیمەتر دەڕوە لە کاتی لادانی پێشگر تێبینی یەکەم نیشانەی کۆلکەتوانی وەک خۆی دەنووسینەوە باشە هێزی ژمارەدەیەکەی سنتی چەندە دەتوان سالب دووە باشە زانی نەتیجەکەمان چەندە دەتوان 5 لەگەڵ دەتوان سالب دوو دەبێتە دەتوان موجب 3 مەتر باشە ئەوە چمان گۆڕی بۆچی سنتیمەترمان گۆڕی بۆ مەتر هەنگاوی دووەم لە چێوە دەست پێ دەکەین بیرت نەچێ لە مەترەوە دەست پێ دەکەین دەچین بۆ چێ بۆ مێگا مەتر کەواتە دەنووسین چی دەتوان 3 مەتر جاران لە ژێرەس دەنووسین مەتر لە سەرس دەنووسین ئاگدار بە لێرە لە سەرا پێویستە چ بنووسین مێگا مەتر باشە مێگا مەتر مەتر لەگەڵ مەتر دەڕوە ئەگەر دیقەت دەین لێرە چمان بۆ زیاد کردووە پێشگر زیاد کراوە گوتمان لە کاتی زیادکردنی پێشگر نیشانەی کۆلکەتوانەکە چ لێ دەکەین پێچەوانە دەکەینەوە ئێمە دەزانین کە مێگامان دەتوان 6 بەڵام ئێمە لەبەر ئەوی پێشگرمان بۆ زیاد کردووە دەبێتە دەتوان سالب 6 ئەنجامی کۆتاییمان دەبێتە چەند دەتوان موجب 3 لەگەڵ دەتوان سالب 6 دەبێتە چەند دەتوان سالب 3 یەکەی کۆتایی مێگا مەتر بینە سەر پرسیارێکی تر پرسیاری سێ ڕاهێنانەوەیان تیرەی گەردیلێکی هایدرۆجین 10 نانۆمەترە بڕی ئەو تیرەیە سەرەتا دەڵێ بگۆڕە بۆچی بۆ مەتر ها نانۆمەتر تەماشاکە بابە نانۆمەتر 10 نانۆمەتر دەگۆڕین بۆچی بۆ مەتر باشە نانۆمەتر بۆ مەتر یەک هەنگاوە ئەش بەستیا بەس لادانی پێشگرەکەیە با بینوسینەوە 10 نانۆمەتر جاران لە ژێرە هەمان یەکە نانۆمەتر لەسەرە دەیگۆڕین بۆچی بۆ مەتر ئەگەر دیقەتی ئەو پرسیارە بدەین یەک هەنگاوە چکە پێشگر هەیە لە لقی ئەلف پێشگر لا دەدەین باشە نانۆمەتر لەگەڵ نانۆمەتر دەڕوا ئەمە دەزانین کە لە کاتی لادانی پێشگر نیشانی کۆلکەتوانی وەک خۆی دەنووسینەوە بەبێ دەستکاری نیشانەکە نانۆمەند چەندە دەتوان سالب 9 نەتیجەکەمان دەبێتە چی 10 دەتوان یەک لەگەڵ دەتوان سالب 9 مەتر ئەنجامەکە دەبێتە چەند دەتوان سالب 8 مەتر باشە بێنە سەر پرسیاری دواتر هەمان 10 نانۆمەتر هەمان پرسیاری پێشوو لە قیبا ئەو جارە دەڵێتی تەماشاکەن نانۆمەترەکەی تازە
بیگۆڕین بۆچی ئەو جارە بیگۆڕین بۆ ملی مەتر چەند بوو 10 نانۆمەتر بوو باشە چۆن نانۆمەتر بگۆڕین بۆ ملی مەتر گوتمان چ دەکەین لێرە سەرەتا نانۆمەتر هەنگاوی یەکەم لادانی پێشگیرە دەبێتە مەتر هەنگاوی دووەم زیادکردنی پێشگیرە ئەویشتیا ملی مەتر ها یەکەم جار نانۆمەترە هەنگاوی یەکەم دەیگۆڕین بۆ مەتر هەنگاوی دووەم دەیگۆڕین بۆچی بۆ ملی مەتر باشە یاڵا 10 نانۆمەتر جاران لە ژێرە چمان هەیە دەنووسین نانۆمەتر لەسەرە هەنگاوی یەکەم بۆ چێ دەڕۆین بۆ مەتر نانۆمەتر لەگەڵ نانۆمەتر دەڕوە گوتمان قیمەتی نانۆ چەندە دەتوان سالب 9 باشە ئەوە دەبێتە چەند دەتوان موجب یەک لەگەڵ دەتوان سالب 9 دەبێتە دەتوان سالب 8 مەتر ئەو جارە لەسەر لە مەترەوە بۆ چێ دەڕۆین بۆ ملی مەتر دەنووسین چی ئەو وەک خۆی دەنووسینەوە دەتوان سالب 8 مەتر جاران لە ژێرە چمان هەیە مەتر کۆتا هەنگاو دەچین بۆ چێ لە مەترەوە بۆ چێە ملی مەترە ها مەتر لەگەڵ مەتر دەڕوە ملیمان دەتوان سالب سەیە لەبەر ئەوەی پێشگرمان زیاد کردیە کە ملیە دەبێتە دەتوان چەند دەتوان موجب سێ نەتیجەی کۆتاییمان چەندە دەتوان سالب 8 لەگەڵ دەتوان موجب سێ دەبێتە چەند دەبێتە دەتوان سالب 5 ملی مەتر تەماشا لەقی جیمکە عینەن شت ئەو جارە دەڵێ بیگۆڕە بۆچی بۆ مایکرۆمەتر ئەها 10 نانۆمەتر سەرەتا دەگۆڕین هەنگاوی یەکەم تەماشاکە بابا هەنگاوی یەکەم نانۆمەتر دەگۆڕین بۆ مەتر هەنگاوی دووەم مەتر دەگۆڕین بۆ چێ بۆ مایکرۆمەتر سەرەتا 10 نانۆمەتر بنووسەوە 10 نانۆمەتر جاران لە ژێرە چمان هەیە گوتمان نانۆمەتر لەسەرە هەنگاوی یەکەم بۆ چێیە بۆ مەترە باشە ئەو بۆ مەتر نانۆمەتر لەگەڵ نانۆمەتر نانۆ چەندە دەتوان سالب نوێە ئەو هەر دووباری خطۆی پێشوە دەبێتە دەتوان سالب 8 مەتر اینجا لێرەوە هەنگاوی دوم دەست پێ دەکات پێشگرێکمان بۆ زیاد کردووە لە مەترەوە پێشگری مایکرۆی بۆ زیاد دەکەین کەواتە دەڵێن چی دەتوان سالب 8 مەتر جاران لە ژێرە چمان هەیە مەتر دەنووسین و لەسەرە ئایا مەترەکە دەگۆڕین بۆ چێ مایکرۆ مەتر چمان بۆ زیاد کردووە پێشگری مایکرۆ بەپێی خشتەکە بێ دەتوان سالب 6 بەڵام بۆ لەبەر ئەوەی مایکرۆی بۆ زیاد کراوە کەواتە گوتمان نیشانەی توانەکەی پێچەوانە دەبتەوە دەبێتە موجب 6 نەتیجەی کۆتایی ئەو پرسیارە دەتوان سالب 8 دەتوان موجب 6 دەتوان سالب 2 گوتمان مەتر لەگەڵ مەتر دەڕوە چ دەمێنێتەوە دەتوان سالب 2 مایکرۆ مەتر ئەوە بەنسبەت گۆڕینی یەکەکان شتێکی زۆر گرنگمان هەیە لێرە ئەو لە پۆلی 11 زۆر ئیشت پێ دەبێت لە 11 و پۆلی 11 و پۆلی 12 ئاگدار بە چۆن یەکەی کیلۆمەتر لەسەر سەعات دەگۆڕین بۆچی بۆ مەتر لەسەر چرکە چۆن یەکەی کیلۆمەتر لەسەر سەعات دەگۆڕین بۆ مەتر لەسەر چرکە تەماشاکە لەو پرسیارە دەڵێت چی بڕی 36 کیلۆمەتر لەسەر سەعات بگۆڕە بۆ مەتر لەسەر چرکە پێشی پرسیارەکە بخوێنین تێبینێکمان نووسیە بۆ گۆڕینی یەکەی خێرایی لە کیلۆمەتر لەسەر سەعاتەوە بۆ مەتر لەسەر چرکە چی لێ دەکەین هەر کیلۆمەتر لەسەر سەعاتێک هەر کیلۆمەترێک 1000 مەترە کەواتە هەر ڕقمێک هەبێ لێرە جاران چەند دەکەین جاران هەزاری دەکەین هەر سەعاتێک چەند چرکەیە 3600 چرکەیە لە چێمان هینە دەڵێن یەک سەعات یەکسانەوە هەر سەعاتێک 6 دقەیە هەر دقەیەکیش 6 چرکەیە 6 جاران 6 جاران 6 36 دەکاتە 3600 چرکە کەواتە بۆیە لە جێی سەعاتەکە چمان کردیا جارانی چەند دەکەین جارانی 3600 چرکە با نمونەیەک وەرگرین 36 کیلۆمەتر لەسەر سەعات کو دەیگۆڕین بۆ مەتر لەسەر چرکە دەڵێن 36
جاران هر كيلومترك 1000 متر باشا ساعتك قلت ما تسندا 3600 تركيا كواتا دبيتتي أوا 36000 دابشي 3600 باشا تيلي دي أوا أنزامكي دبيت الدا متر لسر تركا باشا بوشي ويا دتوانين يكي كيلومتر لسر ساعات بقورين بوتي بو متر لسر تركا بابسيرش تشحال كاين لسر خيراي كيلومتر لسر ساعات ومتر لسر تركا يكي بيواني تشينا يكي بيواني خيرايا بري 108 كيلومتر لسر ساعات من هي 108 كيلومتر لسر ساعات من هي اگر بي قورين بو متر لسر تركا چون دي قورين يكم زار دنوسين 108 زارن لجيرا عفوا لجيرا دنوسين هر ساعتك 3600 تركيا باشا لسرا 8 كيلومتر هر كيلومتر كتان متر 1000 يعني دتوان بنوسين دتوانسي 1000 متر كواتا او دبيتا تسي نتيجه كي دبيتا 108 1000 دابشي 3600 8000 متر دابش 3600 تركا دبيتا سي متر لسر تركا سيركن 108 كيلومتر لسر ساعات قوري من بو متر لسر تركا لشويني كيلومتركا 1000 متر من داناوا لشويني ساعاتك 3600 تركا من داناوا او ساعاتك قلت مالا چه ورجيريا هر ساعاتك 6 دقيقة هر دقيقة 6 تركيا 6 زارن 6 دبيتا 3600 وشتيشي زوزر جرينك اويش تون كات لا ساعاتو بقورين بو دقة وتون لدقة بقورين بوتي بو تركا جوان دقتي وهي الكارية بدن أصلا كارية زوزر بو قوريني يكي كات لبريتشي قورو بو بتوك يعني لبتوكو بو قورا أقرب ما نوي ساعات بقورين بو دقة أو بيوست هر بريك تبي زاران شستيكي أقرب بتوي دقة بقوري بو تركا ديسان بهمان شوا هر بريك تبي زاران تين دكي زاران شستي دكي باشا وبعكسوا أقر تركا بقوري بو دقة دقة بو تركا زاران شستا بلان بعكسوا بتوك بو قورا تركا بو دقة لجاتي زاران دبيتتي دبيتا دابا هاو تيشكا واتا لتركا بو دقة باشا وبوشيويا لدقة بو ساعات بهمان شوا ضلين دابش شست واتا ساعات بو دقة زارن شست دقة بو تركا زارن شست بعكسه تركا بو دقة دابش شست دكي ودقة بو ساعات دوبارة دابش شست دكي بلام اگر بمانو الراس دو خو لساعاتو بروين بو شي لساعاتو بروين بو تركا بيوستا هر بريكت هبي تيلي بكي زاران 3600 بكيل اولا شو هاتيا شست زارن شست دبيتا تن دبيتا 3600 باشا وبعكسه أقرب ما نقول لتركوا بينوشة بينوا ساعات باشا لتركوا بينوا ساعات بيوسط بكين أو زارن 3600 بو أو هنجواتيا لتركوا بو ساعات دابشي 3600 يعني أقوي الكاري بزاني يتكيشت لجوريني يكي كات نامينه باشا بابين تب سيارك حالكين ليرة بسيارة كمان ضلت بري 2 ساعات و 10 مينت 2 ساعات و 10 دقة بقربو يكي تركا باشا ضلينتي سرتا 2 ساعات و 10 مينت باشا يكسانة با ساعتك بديا ضلينتي قوتمان بو ساعات بقورين بو تركا تن ساعات 2 ساعات هر ساعتك تن تركيا قوتمان ساعات بو تركا زاران 3600 باشا كو ساعتك بدزيا كو دقيقة بدزيا باشا تن دقة مان هي
دەخولەکمانەیە باشە بۆ ئەوەی دەقەکە بگۆڕین بۆ چرکە گوتمان ئەگە دەقەی بگۆڕین بۆ چرکە گەورە بۆ بچووکە جاران چەندە جاران 60 کەواتە دەنووسین 10 جاران 60 باشە ئەوە دەبێتە چەند 2 جاران 3600 دەبێتە 7200 ئەوە بۆچی بیرت نەچێ هەردوو لامان کردە چی کردە چرکە کۆ 10 جاران 60 دەبتە چی 600 ئەوە 7200 چرکە ئەوە 600 چرکە ئەوە دەبێتە چەند 7800 چرکە باشە هەنگاوی یەکەم چمان کرد گوتمان 2 سعاتەکە بەجیا لەناو کەوانێک دەکەین 2 جاران لەجێ هەر سعاتێک چەند چرکێ 3600 ئەو دووەکەمان کردە چرکە کۆی دەکەینە بینێن ئاگدار بە لێرە باشە دەڕێن 10 جاران دەقە چەند چرکەیە هەر دەقەیەک 6 چرکەیە کەواتە پێویستە دەقەکە جاران 6 بکەین 10 جاران 6 دەکاتە 600 2 جاران 3600 دەبێتە 7200 ئەوانە کۆکەینەوە دەبێتە 7800 چرکە تەماشا پرسیارەکە دیسان دەڵێن بڕی 18 مینت بگۆڕە بۆ سەعات چۆن 18 مینت بگۆڕین بۆ سەعات ئەگەر بەبێ هەلکارێکی پێش و بزانین دەقە بۆ سەعات تەماشاکە مینت بۆ سەعات مینت بۆ سەعات چییە دەڵێن دابش 60 هەر چەندەکەت هەبوو دابشی چەند دەکەی دابشی 60 دەکەی باشە کەواتە ئێستا پێویستە ئەو 18 مینتە دابش چەند بکەین دابش 60 بکەین دەگۆڕێ بۆچی بۆ سەعات ئەوە بخۆت باوازبی خۆتوی بخۆت حەلیکە پرسیاری پێنجەمی ڕاهێنان تەماشا پرسیارەکەن دەڵێ یەکەی گونجاو دیاری بکە بۆ یەکەکانی سیستەمی نێودەوڵەتی پێویست ئەگەر پێویست بە پێشگر بوو پێشگیری گونجاو لەگەڵی بەکاربێنە باشە یەک ئەلف دەڵێتی کاتی پێویست بۆ ئیشپێکردنی سیدیەکی ستریۆ ئایا چیەکە گونجاو بۆ ئەو بەکاری بێنم طبعا ئەکید هەمومان دەڵێن چی چرکە گونجاوترین یەکەیە بۆ ئەو پرسیارە بارستایی ئۆتۆمبیلێکی پێشبڕچێ بارستایی عادەتەن بەچ دەپێورێ کیلۆگرام کەواتە بارستای ئۆتۆمبیلێک دەتوانین بە چیەکێک دەری بڕین پێشگرمان لەگەڵدانایە پێشگیری کیلۆ چکە گونجاوە لەگەڵ پرسیارەکە درێژی گۆڕەپانی یاریگای تۆپی پێ مەتر باشە عادەتەن دەڵێن یاریگای تۆپی پێ 100 مەتر یان 120 مەتر و دواتر تیرەی پارچە پیتزایەکی گەورە تیرە عادەتەن لەبەرەوەی پیتزا لە مەترێک بچووکترە تیرەکەی کەواتە گونجاوترین یەکە چییە بەکاربێنین لەگەڵی سنتی مەترە باشە بارستایی پارچە گۆشتێک ئەوە دەکرێت بە کیلۆگرام بێ بارستایی عادەتەن بە گرام یان کیلۆگرام دەکرێت بە گرام بێ و دەشتوانین بڵێن چی بە کیلۆگرام ماوەکاتی وەرزێکی خوێندن ئەمە دەزانین یەکەی پێوانی کات چرکەیە بەڵام ئایا چرکە دابنین نەخێر پێویستە پێشگرێکی گەورە لەگەڵی دابنین بەنمونە پێشگیری تێرا باشە تێرا چرکە دواتر دووری نێوان ماڵەکەت و قوتابخانە ئەوە دەکرێت بە دووشت بێ دەتوانین بڵین بە مەتر و دەتوانین بڵین بە چیتر بە کیلۆ مەتر بارستاییەکەت باشە بارستاییەکەت دەڵێن چی کیلۆگرام درێژی هۆڵی تاقیگەی فیزیا ئەش بە هەمان شێوە دەڵێن چی یەکەی گونجاو کە لەگەڵی بەکاربێنین چییە بە مەترە و بەرزی باڵات دوو یەکێ پێوانە دەتوانین بەکاربێنین دەتوانین مەتر بەکاربێنین و دەتوانین چی سنتی مەتر بەکاربێنین بە هیوای سوود بینین